مانگرتوانی سلێمانی تەواو خەریکە لە قاچ دەکەون و دەڵێن لە قاچمانەوە دەستی پێکردووە کاریگەریەکانی مانگرتنەکان کە ئەمڕۆ نۆیەم ڕۆژیانە لە گەرمیانیش ئەمڕۆ ئەو خانەنشینانەی کە پەککەوتن و نەیانتوانی بڕۆ موچەکان وەرگرتن خۆیان چوونەتە ماڵەوە کارمەندەکان و لەوێ پەنجەمۆریان لێ وەرگرتنەمانە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. مانگرتوان قاچیان سڕ دەبێت و لە نۆیەم ڕۆژدا دۆخیان بەرەو خراپی دەچێت. یەکێکیشیان دەڵێت لە بنی پێوە سڕبوون دەستی پێکردووە و وردە وردە لە قاچێەوە لێی دەردەکەوێت. پاکیزەی مانگرتوو بۆ 1964 وتی لە نۆیەم ڕۆژدا تەواو بە هیلاکا چوون. چۆن قبول ئەکەن ئێمە ئاوا بمرین کە مردین شۆڕش بە ئێمە چی؟ لەلایەکی دیکەوە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ سەردانی مانگرتوانی لە پارێزگای سلێمانی کرد و بە گوێرەی راپۆرتێکیان بەهۆی مانگرتن لە خواردن و سەرمایەکی زۆرەوە بەشێک لە مانگرتوان تەندروستیان خراپە و ئەگەریش بەردەوام خراپتر دەبن. دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ دەڵێت وەک خۆیان دەبنە نوێنەر و داکۆکیکار بۆ گەیاندنی پەیام و داواکاریەکانی مانگرتوان بۆ حکوومەت و لایەنی پەیوەندیدار. هەرچەندە جارێ دەنگ و باسی دابشکردنی موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو بێدەنگی لێکراوە، بەڵام ئەمڕۆ دوای نزیکەی مانگێک دەست بە دابشکردنی موچەی مانگی یەکی ئەم ساڵ کرا و خانەنشینانیش لە سەروی لیستەکەەوە بوون بۆ وەرگرتنی موچەکانیان. لە گەرمیان ئەو خانەنشینانەی پەککەوتن و نەیانتوانیوە بچنە بانک، فەرمانبەرانی بانک چوونە ماڵەکانیان، پەنجەمۆریان لێوەرگرتن و دواتر موچەکانیان دەدرێت بە وەکیلەکانیان. پامنەری 1964 لەگەڵ ئەو فەرمانبەرانە چووە ماڵێکی گەرمیان. ئەو خانەنشینەی پەنجەمۆرەکەیان پێکرد ماوەی 6 ساڵە جەڵدە لێیداوە و لەسەر عەرەبانە کەوتووە. لا کۆیش بەشێک لە خانەنشینان لە بەرەبەیانی زۆر چوونە بەردەم بانک بۆ وەرگرتنی موچەکانیان، بەڵام پێیان وتراوە پارەکە نەهاتووە و دەبێت چاوەڕێ بکەن. هۆکارەکەش ئەو بووە کە پارەکە تا لە هەولێرەوە دەگاتە کۆیە ماوەیەکی پێدەچێت، بۆیە تاوەکو نزیکی کاتژمێر 12 ئەمڕۆ هێشتا دەست بە دابشکردنی موچە نەکرابوو. ئەو شەلال و ئاوەی بەبێ خاڵدا دەهاتە خوارەوە و هاژەی دەهات ئێستا تەواو کز و لاواز بووە و دیمەنە جوانەکەشی هەڵبزڕکاوە و وەک جاران نەماوە. کەمبارانی ئەم ساڵ خەریکە سروشتە جوانەکەی بێخاڵ وەک خۆی نایەڵێتەوە و تابگەکەی بێ ئاو دەکات. ئەمەش خەمی خستۆتە بەردەم ئاوی سۆران کە ئەگەر لەوە زیاتر ئاوەکەی کەم کات هاوینێکی سەخت چاوەڕێیان دەکات. ماوەی هەفتەیەکە تابگەکە لە سەرچاوەکەیەوە ئاوی کەمی کردووە و یوسف ئەحمەد ڕەشید بەڕێوەبەری ئاوی داری سۆرانیش ئەو مەترسیی بۆ 1964 دووبار کردەوە کە کەمبوونەوەی ئاوەکەی کێشە و گرفتی زۆری بۆ هاونیشتمانیان دروست کردووە. وتیشی لە ئێستادا پرۆژەی ئاوی بێخاڵ لە کاتژمێرێکدا 1600 مەتر مکعب ئاو بەرهەم دەێنێت، بەڵام ئەم ڕێژەیە لە بەرەمێنان کەم بێتەوە مەترسی دروست دەکات. کارگوزارێک بە هاوکاری کەسێکی دیکە قۆڵی لێڵ ماڵیەوە و فەرمانگەکەی کە دادنووسە چی پارەی تیادا بووە دزیوێتی. با منەم دزێتان بۆ باس بکەم. لە فەرمانگەی دادنووسی بەردەڕەش دزیە کراوە، یەکێک لەوانەی پۆلیس دەستگیری کردووە فەرمانبەری فەرمانگەکەیە، بەڵام بەتەنیا نەبووە، هاوکارێکی لەگەڵدا بووە. 204 ملیۆن دیناریان لەو فەرمانگەیە دزیوە و هەردوو دزەکەش خەڵکی قەزای بەردەڕەشن و لەلایەن نووسنگەی نێشتنی تاوانەوە دەستگیر کراون. ئیمان حوسێن بەرپرسی ڕاگەیاندنی پۆلیسی ئاکرێ بە 1964 وت یەکێک لە تۆمەتبارەکان فەرمانبەری کارگوزاری فەرمانگەکەیە و ڕووداوەکەش چەند ڕۆژێک لەمەوبەر ڕوویدا. وتیشی لە لێکۆڵینەوەکاندا هەردوو تۆمەتباردانیان بە تاوانەکەیان داناوە بە مادەی 316 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوام. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە. یاسای لێبوردنی گشتی ئەنجومەنی دادوەری و دادگای فیدراڵی داوە بە گشتی یەکدا. ئەم دانبەگژیەکە لە دوێنێەوە دەستی پێکردووە دوای ئەوەی کە دادگای فیدراڵی یاسای لێبوردنی گشتی ڕاگرت و وتی نابێت ئەمە جێبەجێ بکرێت، بەڵام ئەنجومەنی دادوەری هەردوێنێ هاتە جواب بوو بە کتابی ڕەسمی بڵاوی کردەوە کە کار بە و بڕیارەی دادگای فیدراڵی ناکەن، ئەوان یاساکە جێبەجێ دەکەن. ئەمڕۆ جارێکی دیکە دادگای فیدراڵی هەم دیسان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە وتی من بە پێی دەستور، واتە دادگای فیدراڵی بە پێی دەستور ڕێگەی پێدراوە هەر بڕیارێک دەردەکات دەبێت سەرجەم موسسەکان دامەزراوەکان و هەر لایەنێک بێت دەبێت پابەند بێ پێیوە و جێبەجێ بکات. بۆیە دوای ئەوەی کە لە پەرلەمانی عێراقەوە سێ یاسا پەسەندکرانێکێک لەوانە لێبوردنی گشتی بوو، کاردانەوەی زۆری بەدوا هات. بۆیە ئێستا
دادگای فیدراڵی دەڵێت نابێت یاسای لێبوردنی گشتی جێبەجێ بکرێت دەبێت ڕا بگیرێت. ئەنجومەنی دادوەریش دەڵێت منیش کار بۆ و ڕێگایان ناکەم. ئەمە کاردانەوەی زۆری بەدواهات. چەند پارێزگارێک لە پارێزگاکانی عێراق سەلاحەدین ئەنبار پارێزگایەکی دیکەش بڕیاریاندا کە هەر لە ئەمڕۆ چوارشەمەوە دەوام ڕابگیرێت تاوەکو یاساکە جێبەجێ دەکرێت. بۆیە ئەم کێشمەی نێوان دادگای فیدراڵی و ئەنجومەنی باڵای دادوەری هەر بەردەوامی هەیە، دانی لە کۆتاییدا کامیان قسەکەیان سەر دەگرێت. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.